تاکو دەزان قەیسەری کلاش فرۆش و جلکی کوردی و ئەوانەی زۆر لێنجا پێم خۆشە بچمە کنە و پێراوە چاکەوتاکانە. سلام علیکم. باشی کاکە ئەحواڵ تەندروستی باشە؟ الحەمدولله سپاس دەکەم بەڕێز. الحەمدولله. میوانی ڕادەگری؟ بڕۆ برێەوە هاتیە ژۆرێ ئەو دەرێ میوانی ڕادەگری؟ زۆر مەمنون سپاس دەکەم بزانم ڕۆژانە سەعات چەند دوکانی دەکەنەوە هەتا چەند؟ وەڵڵا بەیانیان عادەتەن ئێستا هەشتونی لە بۆ نۆ دێن. هەشتونی ویسێنە لە بۆ نۆ لە بەرەوەی پێشان عالەم زۆر زوو دەهات بەس ئێستا گۆڕایە وڵات دەش بازارتەوە نابتەوە. خۆ بەڕاستی ئەوجا من بەخۆم خەرچی هەولێرێمە ئەوڕۆ بەرنامەکەشم لەسەر هەولێرە سبەینێ زوو ڕۆژ هەر نەهاتی هاتیمە بەرنامە بەفرین سەری دەرمە و خەریلو نهاتێ تا سەعات دەونیویش تەواو نابتەوە بازار پێشان وانە بوو هەشت خەرک دەهات بەس ئێستا نا ئێستا وایە عالەم دەنمی و خۆ ئیستیراحەتی خۆی باشە بزانم باسی کلاشەکانتم لە بۆ بکە لە چێن دەردەینی ئی کوردیە لە دەرێ دەینی وڵا کلاش بەخۆی طبعا هەورامیە منطقی هەورەمان دروست دەکرێت لە تەوێڵ و بیارە و لە هەورەمانی ئێرانیش بەس لەبەرەوەی ئێران پارۆمارەی شکای ئێستا ئەگەر نا ئەوە زۆر گران بوو پێشان بەس لەبەر ئێران بە چەندێ دوو کلاش ئەو زۆرەکە هات نازانم یەکەم جارنەوە ئەو نەوەی ببینم بن ئیسفەنجە لە سولێمانی دروست دەکرێت لە سولێمانی دروست دەکرێت بەڵام ئەوە وشی گوتمان هەورامیە بە 35,000 ئەوەش ئەوە پەڕۆینە ئەوە ئەسڵە ئەوە پەڕۆینە یعنیش لە مەسەلە ئەسڵینە پەڕۆین و ئیسفەنجی هەیە پەڕۆین و ئیسفەنج و بن لاستیق و ئەوان هەیە کامیان زۆر خۆشە لە پێکردنی لە پێکردنی بەخۆی ئەوە لە بۆ بە عمران دەبێ و بن ئیسفەنجەکە و ئەو بن لاستخانە بەتەمەنن بەزەمانە گەنج و بەتەمەن و هەمووی لەبەرەکە لەگەت زری کوردی جوان زری کوردی لەبەرەوە ئیژنانیش پێیا دەبی خوا بەڕاست ئەم زیچ کوردی لەبە دەکەم دەبێ مش قڵاکم هەبێت نیتمانزارێ بەس دەبی دواس و چات ئەم دێمەکونا گۆداخڕ باشە پرسیارێکی دیکە لۆ کلاش تاکەڵ تاکە نازانم چاپ و ڕاستی نییە ئەلۆ هەیە ئەوە پەڕۆین وڵان گەرە لە مێژە دروست دەکرێت لەوەتی هەیە چاپ و ڕاستی نییە ینی هەر بەو نەوعی بە بەس ئەوان کایتی لاستیق و ئەو هەیەی هەموویتی بەس پەڕۆین نیت بەس پەڕۆینی تێدەکەواتە یعنی پەڕۆینەکە ئەسڵە و کۆنترە مهمترە دەی زۆر باشە ئەی بزانم بە چەندێ گرانیان هەرزانە زۆر هەرزانە ئێستا بە 35,000 پێشان بە 6,000 بوو 50 دلاری بوو گران نیە دەکات زۆر هەرزانە بەڵێ ئەگەر بە ئێران نەبی بەسەری پارەی ئێران شکایە ئێستا دەبتۆ 7,000 یعنی بەروی پارە شکایە لێ پارەی ئێران شکایە زۆر باشی دەستەکان خۆش زۆر سپاس